هۆنیا کەمال هەر لە سلێمانی لەدایک بووم و لە سلێمانیش گەورە بووم و من لە 2008ەوە تێکەڵ بە مۆسیقا بووم و دەستم کردو بۆ گۆرانی وتن. ئەم گۆرانەی کە هەڵم ژاردووە بە زۆری بە دڵی بینەرە، ینی خەڵک زۆر گوێرێگرێ. منیش ویستومە شتێ بکەم کە باو بێ نەوەکو شتێک بێ کە خەڵکی کاتێکی گوێ لێ ینی حەز بە بیستنی نەکات و هیچ چیرۆکێکی وانە لە پشت ئەم گۆرانیەوە، بەڵام هەر وەک چۆن حەزێکە حەزم لێتی بیڵەمەوە ئەوەی ئەمە گوێشی لەبێ هاوڕێکانم، دایکم، خێزانەکەم. آفرین. کاتتان باش؟ خێراتی. باشی هۆنیا؟ زۆر باشم. ئێوە چۆنن؟ ئێمە زۆر باشین. خەڵتان هەر بژیت چه گۆرانیەکە ئامادە کردووە ئەمڕۆ؟ گۆرانێکی خاتوو مەرزیەم ئامادە کردووە. هیوادارم بەدڵتان بێت. زۆر باشە، فەرموو. زۆر سپاس. زۆر سپاس. هەر بژی. ئەمە خۆش بێ ئەوانگی قشنگ و انتخاب برو وقتی شروع کرد کمی دێتۆن بوو فرق کەم ولی بعد کە هەرچی بە آخر ئاهەنگە نزیکەوەیتەوە دروست کرد. بله. ساعت فرق قشنگ بوو و خۆشی اجرا کرد. ریتم عالی هرچیش تقش فقط هەروە ئەوڵی کەمی دێتۆن بوو و خارج خوێندەوە ولی بعد گرتەوە. دەمە خۆش بێ ڕووی قشنگ بوو. دەمە خۆش. بدل کیف خۆشی دکاری بچی.
خۆش بوو زۆر سپاس. باش. مەمنون. سپاس هەر بژیت. باش بووی؟ بەڵێ زۆر. پێت وایە متمانی لیژ ناتوان بەدەست بێنیت؟ ئیشەڵا. باڕمە. تا پرفۆرمانس عجبان دیالۆ. دیار تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە.